من ناوم ژیار غازیە لە کۆلێژی سەلاحەدینی ئەیوبی کوڕانم الحەمدولillah توانیومە 99.4 بەدەست بێنم و زۆر سپاسی خواکەم یەکەم شت کە توانیوم دەرەجێ بەدەست بێنم و سپاسی دایک و باوکم و سپاسی مامۆستاکان هەر هەمویان بەگشتی کە دایما یارمەتیان یاین و زۆر سپاسی قوتابخانەکەم ئەەکەم کە چەندین پرۆگرامیان بۆ دانابووین بۆی هەم باشتر بین لە دەرسەکانە هەموەکو جۆگۆڕینێکیش کە دایما لە ماڵەوە نەبین و هەر سعی بکەین بۆ نمونە پرۆگرامی پێنجشەممانمان هەبوو کە هاتینەوە بۆ مەکتەب لەناو مەکتەبە سعیمانە کرد بە مامۆستاشی لێبوو هەر پرسیارە شتێکمان هەبووە ئەمانتوانین پرسیاری لێ بکەین و ئەو پرۆگرامی بۆ من زۆرترین سوودی هەبوو کە پرۆگرامی زیرۆ مستێک بوو لە کاتی ئیزنەکە هاتینەوە چونکە خۆی ئیزنەکە کاتێکە معنویاتی تەلەبە زیاتر دابەزێ و هەر لە ماڵەوە و چۆنڵی جەیەکی ناخۆشە کە دایما هەر لە ماڵەوەبی بەڵام بە بەنی مەکتەبەوە ئێمە هاتینەوە بۆ مەکتەب هەم یەکتریمانە بینی هەم باشتری سعیمانە کرد و زۆر سپاسی هەموو مامۆستاکانمەکەم بەگشتی کە بەڕاستی زۆر مامۆستای باش و بە ئەزمون بوون و دایما لە دەرسەکان زۆر بەباشی تێگەشتین و ئەگەر هەر پرسیارێکیشمان هەبووە بۆ نمونە یان لە پرۆگرامەکان یان بە مۆبایلیش دایما زۆر بە جوانی جوابیان ناینەوە و ینی هەر هەوڵیان نایە لەگەڵمانە هەتاوەکو بەتەواتی لە مۆزوعەکە تێبگەین و هەم چونکە پۆلی 12 کاتێکی هەستیارە تەلەبە زۆرتر سترێسیە بێ مامۆستاکانمان بەڕاستی لەوەشە زۆر یارمەتیان نایین بۆ نمونە ئەگەر تەلەبێک سترێسی هەبووە یا بەتاقەت بووە یا شتێک دایما لەگەڵمانە ئەمانە و باشتر یارمەتیان ناین بۆی بەسەر ئەو شتانە ئازاڵ ببین و هەروەها پێیان بە خوێندکارەکانی پۆلی 12 ئەوەیە کە ڕۆژانە لەگەڵ مامۆستاکانتانە بڕۆن و چۆن ئەوان دەرسەکەیان شەرەحکرد هەوڵ بن ئێوەش لە ماڵەوە بۆ شێوەیە شەرحی بکەنەوە بۆ خۆتان و زیاتر لی تێبگەن و هەروەها نابێت لایەن دەرونی خۆتان فەرامۆش بکەن چونکە بەڕاستی ئەگەر لایەن دەرونی لاواز بێ زۆر تەئسیرەکاتە سەر سعیەکانە و هەموو کەس دەزانێت کە پۆلی 12 سعیەکی زۆری پێویستە بەڵام ئەوە ناگەێنە کە ناتوانانی جێ بگۆڕیت و بچیتە دەرەوە و ئیسراحەتێک وەرگری و هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن ئینشاڵڵا.